بینەران بیسەرانی خۆشەویست، ئەم کاتە و گشت کاتێکتان شاد و بەختەوەر. خۆشەویستان، وا جارێک تریش لە بەرنامەکەتان بەرنامەی سایکۆ بە یەک دەگەینەوە. هیواداری نەڵقەیەم جارەمان جێگە ڕەزامەندی هەموو لایەک بێت. خۆشەویستان، نەڵقەیەم جارە تەرخانەکەین بۆ یادی 236 ساڵەی شاری سلێمانی. بەڵام ئێمە لە گۆشەنیگای پەروەردەیی و کۆمەڵایەتی و دەرونیەوە دەڕوانینە ئەم شارە حەیاتەکە، شاری هەڵمەت و قوربانی، شاری ئەدیب و ڕۆشنبیران، شاری شاران، زۆر ناو هەیە. ئایا ئێستا کۆمەڵگای کوردی لە ناو ئەم شارەیە تاکەکانی کۆمەڵگا فعلەن شایانی ئەو ناوەن؟ ئەوە بەسەرمانە، ینی چۆنەڵێ لە ناو نیشانی کتێبەوە ناوەڕۆکەکەی بخوێنەرەوە، ئایا لە ناو نیشانی شارەکەەوە ئێمە لەلایەنی پەروەردەی، لەلایەنی دەرونی، لەلایەنی کۆمەڵایەتی ئایا شایانی و ناوانەین وەکو نەوەی ئێستا و نەوەی داهاتوومان؟ ئایا ئێمە وەمان پاراستووە؟ ئایا ئەو هەموو ڕۆشنبیر و ئەدیب و نووسەر و سیاسی و ئەو کەسە دڵسۆزانەی کە ئەم شارەیان گەیانەم ئاستا، ئایا ئێمە توانین درێژە بەوە بین یا هێناومانەتە خوارەوە؟ بێگومان بەڕێزان، زۆر شتی جوانی تیا ئەم شارە، زۆر شتی جوانی تیا کراوە، بەڵام بەهۆی ئاڵۆزبوونی ژیان، بەهۆی ئەم هەموو تەکنەلۆجیا و سۆشیال میدیا و گۆڕانکاری سیاسی و قەیرانی ئابووری و ئاڵۆزبوونی ژیان، ترسی ئەوەمان هەیە ڕۆژ لە دوای ڕۆژ جوانیەکان کاڵ بنەوە. بێگومان کاتێ باسی ئەگەر ئەو سلایدانەمان لەگەڵ قسەکانمانەکە گاریان پیشان بن بۆ ڕوونکردنەوە دێ سلایدمان هێناوە. ئەمە شارە جوانەکەیە کە ساڵی 1984 تر ئێساش مقۆمقۆ پێیا بوو، گوایە لەو کاتە 14 سلێمانی دروست نەبووە یا گۆزراوەتەوە لە قەڵات چۆلانەوە، بە سلێمانیەوە کێشەی ئێمە نییە. بەڵام ئێمە باسی ئەم هەموو کەڵە نووسەر و ڕۆشنبیر و خێرخوازەی شارەکەین. ئایا ئێمە بەم شێوەی ئێستا ئاوەکو ئەم شاعیر و ئەم خێرخوازانە ئەوانەمان هەیە؟ خۆی بە پێی هەموو منطقێک ئەبێت تۆ کۆمەلگا بەرەو پێشەوە بچێ، وردە وردە ڕۆژ لە دوای ڕۆژ تۆ بەرهەمی ئەوانە زیاتر بپارێزی. ببینە سەر بەڕێزان لایەنی کۆمەڵایەتی و پەروەردەیی و دەرونی ئەم شارە. طبعاً شار جاران بچوو بوو، ئێستا گەورە بووە. ئەگەر سەیری سلێمانی بکەیت دەیان جار گەورە بووە. طبعاً لە هەر شوێنێکە ژیان ئاڵۆز ببێ، کاڵین گەورە بۆ ژماری دانیشتوانی زۆر بووە، کاڵین گەورە بۆ ژماری دانیشتوان زۆر بووە، بیانی و بێگانە هاتۆتە ناوێوانێ. بێگومان ئەمە وای لێ کردووە زۆر سیمای جوانی شار خەریکە لە دەسەچێت، ئەبێ فریای کەبین. ئێمە باسی هەڕەشەکانەکەین، بەس چۆن ئەم شارە بە جوانی بێڵینەوانێ. طبعاً ئەوانی بەسەر شاری سلێمانیە تەطبیقە بێ بۆ هەولێر و دهۆک و کەرکووک و هەڵەبجە و هەموو شارەکانی تری هەرێمی کوردستان ڕاستە، چاوانیش ئاڵۆزە بن. شارەکانی تریشمان شتی زۆر جوانمان هەبووە. هەموو شارەکانی کوردستان دابوو نەریت و قیەم و ئەخلاقی زۆر جوانمان هەبووە. بەڵام ئێستا بەهۆی ئاڵۆزیەوە ترسی ئەوەمان هەیە وردە وردە ئەمانە کاڵ بنەوە. هەندێکشی کاڵ بۆ تۆ با درۆ لەگەڵ خۆمان نەکەین. ئەگە سەیری سلایدە بکەینەوە جاران شاری سلێمانی بوو بەڕێزان، خەڵکەکەی یەکتریە ناسی بچوو بوو، ئاڵۆز نەبوو. بەڵام ئێستا سەی دەکەی شار ڕۆژ بە ڕۆژ بەرەو ئاڵۆزیە ڕوا. طبعاً ئەمە ڕنگدانەوەی هەیە. لەو کاتەیە کە خەڵک یەکتریە ناسی، ینی لە سلێمانی لە پەنجاکانە لە شەستەکانە ئەگەر چوینە ناو بازار، ئابچوینە ئەو بەردەرکی سەرە، بچوینە لای حەسیب ساڵح، لای باخچەی گشتی، زۆربەی خەڵکەکەی ئەمان بینی ئەمان ناسیتن. بەڵام ئێستا بە دەگمەن خەڵکی لێ ناسی. یەک سەعات لە ناو سلێمانیا، لە ناو هەولێر، لە ناو دهۆک، لە ناو کەرکووک بسوڕێنەوە، لەوانەیە چەند کەسێکی زۆر کەم نەمانەوانە، یا خود سەری خۆیان هەڵگرت، یا لەبەر ئەم قەرەباڵغی هەر نایەن بینین، لەبەر ئاڵۆزبوونی ژیان. مەبەستمان لێرەیە چێ بەڕێزان ئەم خاڵە؟ کاتێ کە جاران شار بچووک بوو، دانیشتوانەکەی یەکتریە ناسی، کێشەمان کەمتر بوو.
ئەگەر مناڵەکەمان هەرجەکارەکەمان بچوایە دەرەوە خوا نەخواستە کێشەیەکی دروست کردایە وردە و دە پێی خواردانایە غەڵەتێکی بکردایە هەموو خەڵکەکە یەکتریانە ناسی لەبەرەوەی گویانە گرتویان نایە بە باوکیانەوت بە مامیانەوت بە برایەکی گەورانەوە دەگووە مناڵە ئەوەی کردووە ئاگا لێ بێ و لە کاتی خۆیان چارەسەری کێشەکە ئەکرا بەڵام ئێستا لەبەر ئاڵۆزی کاتێک کاچیتە ناو شارەوە ئەگە سەیدەم سڵایدە بکەی ئەبینی بزانە شار چەند قەرەباڵغ بووە دەوەرە هەزاران کەس ئێستا مناڵەکەی ئێمە لەو دیۆ بێ نایبینیتەوە نازانی و نەبێ بەڵام جاران 2 کیلۆمەتر لێو دوور بووایە دەشت بوو هەمووی کراوە بە زەراعات وەکوتمان خەڵکەکە کەم بوو زۆر بە ئاسانی 2 کیلۆمەتر لێو دوور بووە توانی بانگی بکەیت و خوا نەخواستە شتێک بووایە لە کاتی خوا چارەسەرمان نەکرد بەڵام ئێستا بکەوێتە ناو قەرەباڵغیەوە ئێستا ئەنواع ژێر زەمین پێیا بووە ئەنواع هەر عیمارەی بەرز سەیریکە لەو دیوێوانێ کۆڵانێکە نازانی چییە نایبینی کەواتە ئێستا خەریکە شار بەهۆی ئەم ئاڵۆزیەوە مناڵ و هەرزەکارەکانمان بەرەولادانە ڕۆن و هەندێکشان ڕۆشتون ئەگەر زوو فریایان نەکەوین و ئێمە وەکو دایک و باوک ڕۆڵی خۆمان نەبینین مەترسی لەسەر نەوەکانمان هەیە جاوە دوای سۆشیال میدیا و ئەمانە ئەوەی تر قوڕەکەی خەس کردووەتەوارێ لەگەڵ ئەوەی ئەم هەموو خەڵکە هاتوۆتە ناو ئەم شارە و بەڕێزان جۆرەها عادات و تەقالیدیان هێناوە جاران ئێمە دابوونەریتی کوردەواری زۆر واڵزەح بوو ڕوون و ئاشکرا بوو هەمووی ئەمان پاراز وەکو چاومان پێمان عەیب بوو زۆر شتێ بیکەین بەڵام ئێستا ئەمە خەریکە کاڵە بێتەوە بۆیە ئەرکی پەروەردەیە ئەرکی حکوومەتە ئەرکی دەسەڵاتدارانە بیپارێزن جوانەکانی شارەکانمان زۆر شتی جوانی تیا بەڕێزە زۆر دابوونەریتی زۆر جوانمانە بە خەریکە دابوونەریتەکان جاران کچانی ئێمە ئاوا بەشداری چالاکیەکانیان نەکرد دەیێستا لە فەیسبوک و لە تیکتۆک بیبینە چۆن بەشداریەکەن هەرونەوەی ئەم شارە نییە هیچ شارەکانی تری کوردستان نییە هەر پەروەردەی و دایک و باوکە نییە هەر دانیشتوی شارە حیاتەکە نییە بۆ خەریکە وای لێیە ئەبێن پرسیارە بکرێ کۆمەڵی کێشەی سا ڕوبەڕوومان بۆ تۆ بەڕێزان ئەبێ ئێمە ئیش لەسەر ئەوانە بکەین ڕاستە عیمارە زۆر بەرز بۆتەوانێ سەیریکە ئەم هەموو بینایە ئەم هەموو مۆڵە ئەم هەموو سوپەرمارکێتە ئەم هەموو نازانم چیە بەڵام ئەمە بەشێکی بچووکی ژیانە ژیانی ئەم شارە گەورەیە ژیانی ئەم شارە حیاتەیە ئەی مرۆڤەکانی کاچنە ناو ئەو عیمارانە و ناو ئەو مۆڵانە دەرونیان چۆنە ئەوەندەی گرنگی بە تەکنەلۆجیا و بە بینا و بە مادیات دراوە و بە سوپەرمارکێت و مۆڵ دراوە لە ١٠٠ دەی ئەوە گرنگی بە تاکەکانی ئەم شارە جوانە و شارەکانی تری کوردستان نەدراوە بۆی ئێمە لەم بۆنە لەم یادەیە باسی جوانەکانی خۆمانەکەین بەڵام باسی مەترسی و هەڕەشەکانیشانەکەین وەکو زەنگێک بێ ئاگامان لە خۆمان بێت جاران پەیوەندی کۆمەڵایەتەکان زۆر بەهێز و بەڕێزان وەڵڵا خزم دراوسێ لەگەڵ دراوسەیە وەکو خوشک و براوا بوون سا دراوسەکەی خۆی ناناسێ لەبەر چی لەبەر ئەو ئاڵۆزەی کە ئێستا تووشی بووین لەبەر ئەو بێسەر و بەرەی کە هەیە شارشی زۆر جوانی هەیە بەڕێزان یەکتر لەوانە ژینگەکەمان خەریکە ئەم سلێمانیە چەند پاک بوو هەولێر چەند پاک بوو دهۆک چەند پاک هەموو شارەکان کوردستان کە دانیشتوانیان کەم بوو ئەم هەزارەها سیارەیە نەبوو ئەم هەزارەها موەلیدەیە نەبوو ژینگەکە پاک بوو ئێستا لەم شارەیە نەخۆش ڕۆژ لە دوای ڕۆژ نەخۆشی مناڵی خاوەن پێداویستی تایبەت توش بوون بە سەرەتان توش بوون بە دەیان نەخۆشی پیسبوونی ژینگەکەمانە ئەمە ئەرکی حکوومەتە ئەرکی لایەنی پەیوەندیدارە پارێزگاری لە ژینگەکەمان بکەن ژینگەکەمان پاکە شارەکە جوانە بەڵام بەم شێوەیە بڕوا ڕۆژ لە دوای ڕۆژ پیسترە بێت ئەمە بە ئیشی لەسەرکرێ بەڕێزان ئێمە کە باسی یادی 236 ساڵە ئەەکەین خۆ هەر ئەوە نییە بەلایەنە جوانەکە هەڵبین باسی مەترسیەکانی ژەبێ بکەین کە ئەو جوانیانەمان ناهێڵێ شارێکە شاری ڕۆشنبیرانە شاری ئەدیبانە شاری نووسەرانە شاری قوربانیدانە هەموو شۆڕشەکان ئەگەر نەڵێم یەکەم تەقا یا یەکەم شەید لەم شارە بووە ئەوە قوربانیەکان زۆربەی لێرە بوون وەیتر قەدەری ئەم شارە وایە بەڕێزان و هەموو نووسەرە گەورەکان شاعیرە گەورەکان لە هەموو کوردستان هەیە بەڵام پشکی شێر بەس سلێمانی کەوتووە قەدەرەکەی وا بووە لەو لاشەوە
شەهید بوون و قوربانیدان بەس نابێ خەڵکەکەی بەم شێوە بێت چونکە مەترسیەکان زۆر زۆرن بەڕێزان ئەزان ڕێژەی تاوان چەند زۆر بووە ئەم شارە کەی لە سلێمانی کەی لە شاری شاران شارە حیاتەکە لەسەر هاوارکردنێ بە دەنگی بەرز دۆ بفرۆشی دوو گەنج خڵتانی خوێن کەیت و بیکوژی کە دوێنێ پێرێ بووە ئەمە بێن پرسیارە بکەین بۆ ئەم شارەوای لێهات تەمەن شارەکانی تریش وەزعیان لێرە باشتر نییە بۆ ئەم هەموو جوانیەمان بەم شێوەیە بڕوا ئەبێ ئیش لەسەر ئەمە بکرێ بەڕێزان بەس من هەستەکەم کە ئیشی لەسەر نەکرامە بە ئاگاهێنانەوەیکە جاران خەڵکەکەی هەمووی وە خوشک و براوا بوون بەڕێزان یەکتریانە ناسی لەبەرەوەی کەم بوون وەڵای ئێمە لە ماڵی دراوسێ شەوە خەوتین بڕواتان هەبێ وەمانزانی ماڵی خۆمانە ئێستا دراوسەکەی نازانێت سا زۆر کەسیە پرسیار لێکارە و دراوسێ وڵی نازان کێ ئەڕاتە دەرەوە یەتەوە کەس زاگای لە کەس نەماوە تا من پەیوەندی کۆمەڵایەتەکان زۆر گرنگن بەڕێزان ئێمە بوونەوەرێکی کۆمەڵایەتین مرۆڤ ئەگەر ئێمە لایەنی کۆمەڵایەتیمان لاواز بێ ئاوە بە ئاسانی یەکتریە کوژین ئەگەر لایەنی ویژدان وەکو پێویست پەروەردەمان نەکردو بەڕێزان ئەو ئەخلاقە جوانەی جاران لەم شارەیە هەبوو لە شارەکانی تریش بێگومان بەس ئێمە بۆ زیاتر تەرکیزەکەی نەسە سلێمانی ئەمڕۆ یادی ئەم شارەیە زۆر شتی جوانی تیا بوو زۆر کەسانی بەختەوەر و دڵسۆزیان تیا بوو هەمومان کەریمی عەلەکەمان لەبیر هەمومان هەموو زانا و ڕۆشن بیرەمان و جاران ژنەکانمان حەبسەخانی نەقیب پێشەنگیان بوو لاسایان نەکردەوە ئێستا بڕۆ لە تیکتۆک و لە تۆڕە کۆمەڵایەتەکان بزانە پێشەنگی کچەکانمان چییە بۆ ئێمە بەم شێوە بین بۆ نەتوانین جوانیەکانی شارەکانی کوردستان بپارێزین بەڕێزان بۆ نەتوانین ئیش لەسەرەوە بکەین بۆ بێ ساحێبیان بکەین ئێمە بێ ئیش لەسەر جوانیەکانی شارەکەین بەڕێزان ڕاستە لە هەموو دنیاە ژیان ئاڵۆز بووە ڕاستە پێداویستەکانی ژیان زەحمەت بووە هەمومانەوە زانین بەڵام ئەوان ئیش لەسەر بنیاتی کەسێتی تاکەکانیانەکەن بەڕێزان لەگەڵ ئەوەی عیمارە بەرزەکەنەوە لەگەڵ ئەوەی ئەم هەموو مۆڵ و سوپەرمارکێتە ئەکەنەوە لەگەڵ ئەوەی ئەم هەموو سیارە و تەکنەلۆژیای هێنە ناو شارەوە ئیش لەسەر مرۆڤەکانەکەن دەرونی مرۆڤەکان ئێمە چۆن لە سەد تا دەمان یانی لە سەد تا نەوەتی گرنگیمان بە بینا و عیمارە و کەمالیات و مەسەرا و لە سەد تا دە ئەگەر چەنگە ئامار نییە بەڵام باوای تەقدیرکەین لە سەد تا دە گرنگیمان بە تاکەکانمان بە کەسەکانمان ناوە چەگەر کەسێ دەروون دروست بێ لە ئەشکەوتێکە ئاژی لەو خانوە کۆنانەی سلێمانیە هەزاران بەهرەمەندی تیا پەروەردە بوو هەزاران دەروون دروستی تیا گەورە بووە هەزاران کەسانی ئاشتی خوازی تیا گەورە بوو کوان لەم شارەیە ئەم هەموو کشن و بڕین و دزی و تاوانە هەبوو بەڕێزان ئەی نابێ پرسیار بکەین بۆ وای لێهات بۆ خەریکە جوانیەکان لە دەستەینم شارەشتی زۆر جوانی تایە ئێستاشتی زۆر جوانی تایە بەڵام ئەبێ ئیشی لەسەر پێمە هەڕەشەکان زۆرن بەڕێزان جاران دایک و باوک کاتی خۆی تەرخانە کرد بۆ مناڵەکانیان بەیەکەوە گوێیان لە ڕادیۆ گۆران با بڵێن تەمسیلێکی کوردی هەبووە بەیەکەوە گوێیان نەگە تەمسیلە کوردیەکانی تەمسیلی کوردی بوون ئەوەی کوردەکەی تارانەوەی خۆمانۆمانە هەر حەزمانە کرد گوێی لێ بگرین حەڵقەی تەواو تا سبەیشە و تامەزرۆ بووین دایک و باوکمان حکایەتیان ئاگای لێمان بوو هەستمان بە وجودیان نەکرد ئێستا هەر یەکە و خەریکی مۆبایلەکەی خۆیەتی کەس ئاگای لە کەس نەماوە لە ناو ماڵان هەر یەکە و مەشغوڵە بەس بە جسم بە جەستە لە ناو ماڵان بە ڕوح بەلایەنی دەرونی لە ناو ماڵ نین ئێ مناڵەکانمان بێ دایک و باوکن کوڕکچەکانمان بێ دایک و باوکن ئێمە کێشەکانمانە بەڕێزان هەروکو نوکتیان لێ کردووە و حقەتیش ڕاستە تا ڕادەیەکی ڕۆ زۆر ڕاستی تایە جاران میوانێگە هاوی بوو بەرماڵەکەتان لەکوێیە بەڵام ێساڵێ پاسوەردی ئینتەرنێتەکەتان چەنگە ئەمانە ئەبێ پرسیان لە خۆمان بکە یعنی چی میوان بۆ میوانداریەویش لەگەڵ ئێمە خەریک ئینتەرنێتە یعنی چی مناڵەکەمان لە جیاتیەوەی لە باوەشمان نابێ ئایپاتێکی لە باوەش کردووە من مۆبایلێکم لە باوەش کردووە بەڕێزان ئەمانە باجی زۆر گرانە ئەبێ باجی بین زەریبەکەی بین بەدەست خۆمان نییە خەریکش زەریبەکەین وەڵاو و دە و داهاتۆتە ناومانەوە بەڕێزان بۆیە ئەمانە بێ ئیشی لەسەر کرێ کەواتە ئێمە بێ بگەڕێینەوە بۆ پەیوەندی کۆمەڵایەتیەکانە بێ دایک و باوک ئەوەنگە ڕاکە بە دوای لوقمەنانێکا ڕا نەکات با کاتێک بۆ مناڵەکانی تەرخانکە ئێستا تەلەڤیزۆن و ئەنتەرنێت و فەیسبوک بۆ بە دایک و باوکی مناڵەکانمان بەڕێزان ئێمە ڕۆڵمان نەماوە لە پەروەردەی مناڵەکانمانە ئەخر ئەم هەموو تاوانە بۆ ئەکرێن
ئەم هەموو لادان و سەرڕۆیی بۆ هەیە کۆ مناڵەکان مەوکو جاران نەخوێنن ئەمانە بەڕێزان ئێمە لەم بۆنەیە ئاماژەی بۆکەین ئەبێ پلانی بۆ دابنێ بەڕێزان جاران مرۆڤەکانمان لەم شارە جوانەیە ئێمە بە جەستە هیلاک بووین کرێکاریمانە کرد حەماڵیمانە کرد لەو شاخە دارمان هێنایە خوارەوە لە لادێ زەراعەت و کشت و کاڵ شاریش بچوو بوو لێرە زۆر شتە ڕۆژانە کرێکاری مام کردا ئیشمان کردا بە جەستە بەڵام شەوە ڕۆشتینەوە سەرمان لەسەر سەرینەکە ئاوادانە پڕخی خەڵمانە هاو دەروونمان مرتاح بوو بەڵام ئێستا بە جەستە هیلاک نین خێزانەکانمانە هەموو کەدەستە و تەکنەلۆجیایەکی ئیسراحەتی لەبەردەسایە جاران ئەگەر دایکمان دەستی توێخێکی پێوە نامە ئەمەنگە جلی ئێمەیە شت جلە کۆنە و جلە پیسەکانمان ئێستا غەسالەی ئۆتۆماتیکی هەیە هیلاک نابێ غەسالەی تر هەیە جاران ئەگەر مەرکانەیەک و بەشان ئاویانە هێنان کە لە مەرکانەیەکەوە ئێستا ئاوەکە هاتۆتە ماڵەوە غازەکە هاتۆتە ماڵەوە سەلاجە هەیە مجەمیدە هەیە چی هەیە چی هەیە گسی کارەبا هەیە یعنی لێرە چی کەواتر لەلایەنی تەکنەلۆجیەوە چەند پێش کەوتوین لەلایەنی جەستەیەوە کە ئێستا لەم سەردەمە هیلاگنین بەڵام لایەنی دەرونی هیلاچین جاران لایەنی جەستەیی مهم نییە ئەخەوتی ئیسراحەت دەکرد ماندووبوونەکە ڕۆی بەڵام ئێستا خەویشمان لێ ناکەوێت ئیلا لە سەتادەکەی کەوتمان مەگەر ئەو لە سەتادەیە بەختەوەر و مرتاح بن خەویان لێ بکەوێت قەناعەتیان بە دنیا هەبێ ئەمەندە بە دوای دنیای ڕانەکەن قەلەق و ترس و دڵە ڕاوچێ ئێستا لە سەتانەوەتی خەڵکەکەمان بەڕێزان لە نایەنی دەرونیە و هیلاکە سەدان و هەزاران کەسەبینین ساڵانە ئەڵەی گیرفانم پڕە جاران دینارێکم نەبوو بە ئارەزووی خۆم چیم بێ ئەیکەم بەڵام مرتاح نیم لە زەد لە خواردنەکە وەرناگرم ئێوە لایەنی دەرونیەکەمانە بەڕێزان جاران بە دەگمەن تەلاق و لێک جابوونەوە بە دەگمەن مەگەر لە ژن بە ژن وەندێ شت هەبوو لە داخی و ئەوە ئێستا بەڕێزان حاڵەتەکە زۆر مەترسیدارە ئێمە لە حەڵقەیەکە باسیەکەین کە تەلاق ڕێژەی تەلاق و لێک جابوونەوە چەند زۆر بووە ئێم شارە جوانە بۆ وای لێبێ ئێمە یادی ئەم شارەکەینەوە یادی شارەکانی ترەکەینەوە یادی چیەکەینەوە خۆ دار و بەردەگەی ناکەینەوە یادی مرۆڤەکان یەکەینەوە ئێمە مرۆڤەکان مهمە حتا لە دیانەتەکانە حتا لە عیلم و زانستە لە هەموو شتێکە مرۆڤ مهمە ئەبێ مرۆڤەکان بەختەوەر بن من شارێ هەزار ناوی زلی هەبێ و مرۆڤەکانی دەروون نەخۆش بن ئەمەم بۆ چییە بۆیە ئەبێ بەحقەت بەڕێزان ئێمە ئیش لەسەر تاکەکانی کۆمەلگای کوردی بکەین هەمومان بریندارین هەمومان من پێشێەوە چونکە هەر لە شەڕ و کارەساتە هەر شەڕمان بۆ دروستەکەن کارەساتمان بۆ دروستەکەن هەر زوڵم مستەمە کرێ نابێ ئەم شارە وای لێبێ بەڕێزانم شارە ئەبێ جوانیەکانی بپارێزێ پێماڵین با جوانیەکانی شارەکانمان پارێزی زۆرشی جوانمانەیە بەڕێزان ئەو ئەخلاقە و ئەو قیەم ئەو دابوو نەریتەی بەڕاستی کورتەی بوو هەموو نەتەوەکانی دراوسێمان بەغیلیان پێبردین ئێستا بە هەر وەسیلەیەک بێ بە هەر هۆکارێک بێ دەستی ئەوانی تیاابێ نەزانی خۆمان بێ هۆکارەکان تەکنەلۆجیا بێ ئاڵۆزبوونی ژیان بێ زیابوونی بەرگری ڕێگریەکان بێ ژیان وردە وردە جوانەکانی لەدەسەیە جاران کوا لەم شارەیە چەند کەس خۆیە کوشت بە 2 ساڵ بە 3 ساڵیش نەمانەبیت سا هەموو ڕۆژێ بیسین چەنەها کارەساتی دڵتە زێنە بێ ئێ خەڵکیم شارە بۆ وا بژی ئەبێ ئیشی لەسەر پێ بەڕەزان لە هەر شوێنێک بەڵاو پەتایە بڵاو بێتەوە هەزاران توێژینەوەی لەسەرەکەن بەس ئێمە نابینین توێژینەوە شتێکێ ئێستا ئەو ئامارەی کە ئەنجومەنی دادوەری هەرێمی کوردستان بڵاوی کردەوە کاڵێ بە زەمساڕ ڕۆژی چل لە ڕۆژێکا زۆر مەترسیدارە بەڕێزان چل خێزان لێک جیابنەوە یان ئەگەر یەک مناڵیان هەبێت چل مناڵ بێ دایک و باوکە بێ لە خۆشەویستیان بێ بەشە بێ چل ئافرەت تەلاقە درێت چل پیا ئەبێ بە بێوە پیا و کێشەیەمانە هەموو ئەمە کێشەی کۆمەڵایەتی دەرونی زۆری لە دوایە ئەبووە ئێستا وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی یەک تیمیدا بنێن خەریکەم توێژینەوان نەبن کوا هیچیش دیار نییە هەر ئەڕوا ئەحسا ئامار بڵاوەکەینەوە بەڵام ئێبوو ئەم شارەی ئێمەش پشکی بەرکەوتووە ڕاستە بەپێ ئامارەکان ئێمە دووەم شارین لە ڕێژەی تەلاق و لێک جابوونەوە کەی ئەمە لەم شارەیە هەبوو شارە زۆر جوان بوو پەیوەندیەکانی زۆر بەهێز بوون بۆیە ئەم ئەبێ ئیش بەڕێزان لەسەر جاران ژیان زۆر سادە و ساکار بوو ئەزانی چەند هاوکاری یەکتریەکرا هاوکاری و هەرەوەزی چەند خەڵک دڵسۆز بوو بەڵام ڕۆستۆ ڕەحمە لە قەبرەکەی زۆر جوانی فەرمووە
ئەڵێ تا عیلم و سەقافەت بەرز بێتەوە ئەخلاق یەتە خوارەوە. یعنی چێمە بەڕێزان؟ ئەڵێ مرۆڤەکان خۆیڵە طبیعەتی ئینسان خێرە، بەڵام کۆمەڵگای شەڕتێکیە. ئەڵێ تا عیلم و سەقافەت لای خەڵکەکە بەرز بێتەوە، ئەم عیلم و سەقافەتە، ئەم زانست، ئەم ڕۆشنبیریە بۆ هەڵخەڵەتانی یەکتری بەکارهێنن، بۆ هەڵخەڵەتانی بۆ چەسانەوە. ئێستا سەیریکە بەڕێزان ئەوەی عیلمی پێ، ئەوەی تەکنەلۆژیا، ئەوەی دەسەڵاتی لە سەیریکە بەکارێنێ بۆ چەسانەوەی کە ئەوانی تر، بۆ خۆ دەوڵەمەندکردنی خۆی. بۆیە طبقەیەکی کەم لە 5 کۆمەلگاکەمان هەموو شتێکی لە 90 خەریکە شتە جوانەکانی تریشی لە دەسەیە. ئەبێ ئیش لەسەر ئەمانە بکرێ بەڕێزان. لە هەر شوێنێ عەدالەت نەبوو، لە هەر شوێنێ یاسا سەروەر نەبوو، لە هەر شوێنێ مرۆڤ هەستی بە زوڵم و ستەم کرد، جوانی و شوێنە نامێنێت. دەستی لێ بشۆ، تاوان و لادان و سەرەڕۆیی ڕۆژ بە ڕۆژ زیاترە بێ. ئێمە یادی 236 ساڵەیەکەینەوە، بەس خۆزگە ساڵێکی تکە 237 ساڵەیەتی خۆزگە بەرنامە و پرۆگراممان دابنای لەم ساڵەیە بۆ کەسەکانمان، بۆ تاکەکانمان، بۆ خێزانەکانمان ڕێژەی تەلاقمان کەم کردایەوە، ڕێژەی خۆکشتمان کەم کردایەوە لەم شارە جوانەیە، ڕێژەی ئەنانیەت و خۆپەرستیمان کەم کردایەوە. بۆ ناتوانین کاڵێن ژینگەمان پیس بۆ ئێمە نەتوانین مناڵەکانمان پەروەردە بکەن، ژینگەکان پارێزن، بۆ نەتوانین. بۆ منهەج لە منهەجی قوتابخانە خوێندنگاکانە بۆ بابەتێدا ناندێ بۆ ژینگە پارێزی. کاڵێن ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە بۆ بە دایک و باوکی مناڵەکانمان، بۆ ئێمە پرۆگرامەکانی وەزارەتی پەروەردە بابەتێدا نەنێین بۆ ئەوەی چۆن مناڵ وەرزەکارەکانمان مامەڵەی دروست لەگەڵم تۆڕە کۆمەڵایەتیانەکەن، نەک ماڵیان کاولکەن. بڕۆ بزانە بەڕێزان تاکەکانی کۆمەلگا کوجاران بەخوا لەم شارەیە بەڕێزان یەکێگە جنێوێکی بە عالەمە ئاوە سەیرێ کرد، یعنی بە سوکاتی سەیرانەکە و دەمە پیسە چییە؟ ئێستا بەسەر ناوێری تەلەڤیزۆنەکەیتەوە، فەیسبووکە، ئەنتەرنێتە، سەیری یینکەن بەڕێزان. ئێوە کۆمنتەکان بخوێننەوە، ئەو کۆمنتانە لە چۆ هاتووە؟ خۆی چێنی و دوونیە و هەزار نیە و دازانە. ئەوە کۆمەلگاکەیە. نەمانتوانیوە مناڵەکانمان فێرکەین ڕەخنە بگرن، حەقی خۆتە، بەڵام ڕەخنەیەکی زانستیانە، ڕەخنەیەکی بنیادنەرانە. ئێمە فێری ڕەخنە نەکراین، بەس جنێوەین، بەس سوکایەتیەکەین. شتێکمان بەدڵ بێ حەقیش نەبێ، ئەیبین بۆ چەپخەرانی فەلان بۆ عاسمان، شتێکیشمان بەدڵ نەبێ حەقیش بێهێنینە خواری خوارەوانێ. باشە ئەم هەموو جنێ و سوکایەتێ لەم تۆڕە کۆمەڵایەتیانە خەڵک بێزی لێبێ، قێزی لێبێت، ینی ڕقل لە خۆتە بێتەوە. خەڵکی ئەم شارە بێ ئاوە دەمپیس بێت، کەی وا بووە؟ کەی ئەم شارە شارەکانی تری کوردستان مرۆڤەکانی وا دەروون نەخۆش بوون بەڕێزان. ئێمەڵین جوانە شارەکەمان، شتی زۆر جوانی تیا، بەڵام تۆ شتە ناشرینەکانە زیابێ ڕۆژ بە ڕۆژ. خەڵکی دڵسۆزی زۆر تیا، ئێستاش خێرخواز و پیاوچاکی زۆر تایە، بەڵام لە چاو خراپەکانە دیار نین. کەواتە بێمە ئیش لەسەر ئەمە بکەین، ژیان ئاڵۆز بۆ بەڕێزان. تاوان و کوشتن و دزی بەڕێزان. واللهی جاران دزەکانمان زۆر شەریف بوون، زۆر شەریف. کاڵم دزەکانمان شەریف بوون، قەت ئەوان نمەک بە حەرام نەبوون بەڕێزان، بە دەگمەن بووە، بڕۆ لاپەڕەکان و بڕۆ بۆ دادگاکان و بڕۆ معلومات کۆکەرەوە، بە دەگمەن خەڵک دزی لە ماڵی کەسێک کردۆ کە نمەکیانی خواردووە. هەتا زۆر جار بە مەسەل هێناویان، تۆ لە پەندە کوردیەکانە هەیە، لە کتێبەکانە هەیە، کاڵێ چون بۆ دزی هەموو شتەکانێنە ناو لە پڕ شتێک گەڵێ بزانم چێ لێخوا سیرەکە خوێە سوێرە هەموو شتەکان دانێتەوە، ئەڵێ بەخوا تازە نمەکێ ماڵەمان کرد نابێ، ینی قیەمی ئەخلاقییان تیا بوو. ڕاستە دزیە کرد، دافع و پاڵنەری هەبوو، بەڵام قیەمی ئەخلاقییان تیا بوو. کوا ئەوەنگە تاوان زۆر بوو، ئەم هەموو کوشتن و بڕینا. کوا ئێمە لەسەر دەنگ بەرزکردنەوە یەکترمان کوشتووە، لێبوردە بووین. ئەی کوا منهەجی قوتابخانە خوێندنگاکانمان تا فێری لێبوردەییمان بکە. ئەیخوا گەورە ناڵێ ئەوە یەکتری عەفوکەن و میش عەفوتانەکەم، ئێوە ڕحم بە یەکەمی ڕحمتان پێکەم. کوا ئەمانە؟ ئەی هەموو مزگەوتەیشی چییە؟ ئەم مەکتەب و قوتابخانانەمان تاکانەیەکەن خۆ چیان هەر تاکی و کۆمەڵگایەن. ئەم هەموو تاوان و دزێ لە چووە هاو بەڕێزان، ئەم بۆ تۆوە شەڕەکەی تاکی کورد ڕۆژ بە ڕۆژ بەرەوە هەموو کۆمەلگاکان بەس لای ئێمە زیاتر، لەبەرەوەی ئێمە هەر لە شەڕ و کارەساتا بووین، دەوڵەتیشمان نییە و نەمانتوانیوە ناسنامەیەکی بۆ خۆمان دروستکەین بەڕێزان. لەسەر ترافیک لایت یەکتری کوژین، لەسەر کۆتر هەڵڵانی یەکتری کوژین، لەسەر دوو مناڵ شەڕەکەن یەکتری کوژین. ئەی نابێ بیر لەمە بکرێتەوە بەڕێزان، نابێ ئیشی لەسەر کرێ، ئەی خۆ ڕۆژ بە ڕۆژ زیاتر ڕۆ. هاوارەکەی ئێمە ئەوەیە،
ئێمەڵی تاوان هەر هەبوو ڕاستە دزیێر هەبوو لە شاری ئێمە نییە هەر لە کوردستانی لەموو شوێنێ بەڵام خەڵک ئیشی لەسەرەکا بەڕێ بەرنامە پرۆگرام دانیە ڕێژەکەی کەمەکاتەوە یەن دەستنیشانی هۆکارەکانەکەن ئاخر لەم ڕۆژانە مناڵێکیان فڕێیاوە ئەو ڕۆژە دایکە مناڵەکەی خۆی خنچێنێ دایکایەتیش دەماوە بەڕێزان ئەمە ڕاستە حاڵەتن بەڵام وردە وردە زۆرە بێ ئەم هەموو خیانەتە ئەکرێ بڕۆبزان لە ناو ماڵەکانمانە چه گوزەرێ بەڕێزان لە ناو خێزانەکانمان ئێمە شارە حیاتەکەی بەڕێزان ئەمە شارە جوانەکەیە شارەکانی تریشمان هەمان شتا ئێمە بەس بۆیە تەرکیزەکەین باسی جوانەکانی ئەم شارە و باسی مەترسیەکان و هەڕەشەکانی بەردەمیەکەین باسی ئەواکەین کە تاوان و دزی و شت خەریکە ڕۆژ بە ڕۆژ زیاتربی لە وڵاتەکەمان چێ ئەکوژری هەر خۆمانی هەر کەسی خۆمانە بۆ ئەو باوکە جەرگ سوتاوکرێ بۆ ئەو دایکە جەرگ سوتاوکرێ ئەمە ژنی هەیە مناڵی هەیە بۆ ئەمە بێوە ژن کرێ لەسەر چی لەسەر دەنگەدەنگی هاوارەکە یعنی نەمانتوانیوە پەروەردەی تاکەکانمان بکەین بە مناقەشە بڵین کاکە گیان وەڵا سەر دەمیشە خوا هاوار مەکە خێرە دەگا ئەویش تێمام گیانە بی تا مادام من ئینسانم ڕاستە ئازادی خۆمەوە ئەمێ دەنگ بێ بەڵام نابێت تەسی لەسەر کەسانی ترکە ئێمە ئازادیش نازانین چۆن بەکاربێنین بەڕێزە ئەمانە هەمووی بە ئیشی لەسەر کرد ئێمە وەکو نوکە قەڵەم بەڕێزان ئاماژەی بۆکەیت بەڵام ئەمە هەمووی بەرنامە و پرۆگرامیەوێ ئەبێ ئیشی لەسەر بکرێ بەڕێزان بەڵام بەداخەوە کووە جاران باوکو دایکمان ئاگایەکی زۆریان لە ئێمە بوو بەڕێزان کاتیان تەرخان کردبوو بۆمان لەگەڵمانە دانیشتن متابعەیان نەکردین بزان هاوڕێکانمان چێ ئێستا دایک و باوک ئاگای لە مناڵەکانی نەماوە بەڕێزان بڕواو هەبێ پار ساڵ چوین بۆ یەکێ لە کۆبوونەوەکان دایکی هاتبوو لەگەڵ باوکێکە مناڵەکان ئەسڵەن کۆبوونەوەی بڵین قۆناغێک بووە ئەو مناڵەکەی سێ قۆناغ لە خوار ئەوەی هاتبوو ئێ باشە یعنی نازانێت دایک وەک نازانین سوڵتەی تر دیارە پێویست و کۆبوونەوەی نازانێت مناڵەکەی لە چه پۆلێکە نازانێت کەی کۆبوونەوەیەتی جاو باسی شعل لەقەل هاتووە لێسا لی ناپرسێتەوە زۆر دایک و باوکێ لە مناڵەکەی ناپرسێتەوە پاساوی شێوەیە لە وەڵام من ماندووم کاتم نییە ئێمە زۆر جار دایک و باوکە بینەڵێ باوکەکەی هەر نایەتەوە ماڵ دوی شەویەتەوە سێی شەویەتەوە یەتەوانی ئاگای لێمەنی ڕێگە خەوەیە هەر خەریکی پەبجی و هەمانەمی کێشە خێزانی زۆر دروست کرد بەڕزان خێزانەکەی چێرم کۆمەلگای شاری سلێمانی بێ هەولێر بێ دۆک بێ خێزانە کۆمەڵی خێزانە هەزاران خێزان شارێکیان دروست کردەوە سەدان خێزان قەزا و ناحی گوندێکیان دروست کردەوە ئێبێ ئاگامان لەمانە بێ بەڕێزان شارەکانمان جوانە ئێستاش قیەمی ئەخلاقی زۆر جوانمان ماوە گەشتبینین پێی بەڵام مەترسێکی زۆری شەیە بەخوا نای شارینەوە ئەگەر ئیشی لەسەر نەکرێ ئەگەر وزارەتی پەروەردە ڕۆڵی خۆی نەبینێ لە پەروەردەیە ئەگەر وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی ڕۆڵی خۆی نەبینێ زەحمەتە بتوانرێ ئەم کۆمەلگای ڕاستکرێتەوە بەڕێزان ئێستا ئێمە لە کۆمەلگای ئێمە بەڕێزان زیاتر ئەوەی کەمالیات و مەظهەر و احتیمام بە ڕواڵەت و دواکەوتنی غەریزەکان و تێرکردنی ڕەمەکە ئاژەڵیەکان زاڵە بەسەرمانە ئەوەندە قیەم و بەها ئەخلاقیەکان زاڵ نییە بەڕێزان ئەوەنگە جانبی ڕوحی احتیماممان پێ نەیاوە و لە هەموو دنیاشە بەڕێزان هەموو توێژینەوەکان ئاماژاکەن ئەو توێژینەوانی کراوە ئەڵێ زۆربەی زۆری ئەوانەی خۆیان نەکوژن ئەوانن کە لە جانبی ئەخلاقی و ڕوحیەوە زەعیفن هەموو ئەوانەی کە بەختەوەرن زۆربەی زۆری ئەوانەی بەختەوەرن بە دەگمن خۆیان نەکوژن بە دەگمن تووشی نەخۆشی و گرفتی دەرونیە بن ئەو کەسانن کە جانبی ڕوحیان بەهێزە جانبی ڕوحی مەبەسمەوە نییە تۆ نوێشکەیت و ڕۆژوو بکەیت و بڵێ موسڵمان بی بە تەنیا ئەمان شتێکی ترە بەڵام جانبی ڕوحی حتا گەرێکی کاکەیە یەکێ ئێزیدیە یەکێ گاپەرسە هندۆسە هەر شتێکە بەردەپەرستێ دارەپەرستێ یا ئیسلامە یا مەسیحەیە یا یەهودیە مهمەوەی لایەنی ڕوحیەکە ئیمانی بە شتێکەیە بڕواتان هەبێ لە ژیان زۆر بەختەوەرن ئێمە ئێستا جانبی ڕوحیەکەمان بەتاڵە وەکووتمان زۆر کەسێ دەوڵەمەنگە بەس مرتاح نییە زۆر کەسێ جوانە بەس مرتاح نییە ئێمە ئیشمان لەسەر جانبی ڕوحیەکە نەکردو بەڕێزان بۆیە مەترسیمان زۆرە بۆیە ئێماڵین ئەم شارە جوانە پێویستە لێرە بەدواوە ئێمە هەر پێش نیاز دەکەین خۆ ئێمە دەسەڵاتمان بەدەست نێت تا تەطبیقیکەین تا بڵین یەڵڵە جێبەجێک و بڕیارێ دەرکەین ئەو ئیشی پەرلەمانە بڕیارەکان دەرکە ئەو ئیشی دام و دەستگاکانی جێبەجێکردنە جێبەجێگە زۆر یاسامانشتی جوانی تیا بەس جێبەجێ ناکرێ بەڕێزان جا ئێسام قەیرانی ئابووری شاتۆتە سەر بەڕێزان
قەیرانی سیاسیشمانەیە، قەیرانی کۆمەڵایەتیمانەیە، قەیرانی دەرونیمان هەیە، سەدان قەیرانی تر هەیە. ئەی باشە کۆمەلگا بەرەو چۆ؟ ئەبێن پرسیاری لە خۆمان بکەین بەڕێزان. ئاخر ئێمە مەسئولین لەم جیلە. ئاخر جیلی دوای ئێمە چیمان پێڵە؟ ئەگەر ئێمەی دایک و باوک ڕۆڵمان هەبوایە، ئەگەر ئێمەی سیاسەتمەدار و ئەندام پەرلەمان و وەزیرەکان و حکوومەت لەسەر ڕێچکەیەکی ڕاست بڕۆشتینە بەڕێزان، ئەم هەموو گەنجەمان چۆن ئاوا بەم دەردە ئەچوون. ئێمە ترسمان هەیە لە نەوەی داهاتوو، ئەم نەوەی کە ئێستا نەوەی فەیسبووە، بەڵام نەوەی چه پەروەردەی کردو؟ مناڵی ئێمن، خوشک و برای ئێمن. خەلەلەکە لە ئێمەیە بە پلەی یەکەم. خەلەلەکە لە زانکۆکانمانە نەیانتوانیوە نەوەیە پەروەردە بکەن بەرهەمی معریفە بێنە. خەلەل لە وەزارەتی پەروەردەیە کە نەیتوانێن نەوەیە پەروەردە بکە لێبوردە بێ. لە 91ەوە 92ەوە بەڕێزان تۆ لە 92 شەوانە ئەو ئێستا 2028 ساڵەوە بەرەو 2020 بەرەو 21 ژەڕۆین، ئەمە 29 ساڵەوە بەرەو 30 ساڵە ڕۆین. ئەگەر لەسەر بنەمایەکی ڕاست گوێیان لە کەسانی دڵسۆز بگرتایە، وەکو وڵاتانی دنیا خەمخۆری وڵاتەکەمان بووینە، ئێستا نەوەیەکمان پەروەردە کردبوو، نەوەی بەردەستی کورد بوو، نەوەی دوای ڕاپەڕین بوو. ئەم وایە قیەمی ئەخلاقیەکانیان زۆر بەرزتر بێ لە پێش ڕاپەڕین، چونکە پێش ڕاپەڕین دوژمنمان بۆ بەعس حکمی کردوین، پەروەردەکەی مەبەستی هەبووە. ئەی ئێستا خۆ نەوەی کوردە دوای ڕاپەڕینە، نەوەی پێشمەرگە و شۆڕژێرەکانە. ئەی دە ئێستا سەیری کە بەڕێزان ئەوە نەوەکەیە بە چی ئازانی بەڕێزان؟ بڕۆ ڕفتاریان لە ناو قوتابخانە و خوێندنگا ببینە، بڕۆ لە ناو خێزانەکانمانەوە لەم شارە و شارەکانی تر، بڕۆ ناو دام و دەستگاکانمانەوە، بڕۆ ناو کۆڵا ئەو بازاڕەکەمانە، بزانە ڕێژەی تاوان، ئەنانیەت و خۆپەرستی، چەوسانەوەی کەسانی تر، فرت و فێڵ و غەش، بزانە زیایی کردو یا کەمی کردووە. بزانە ئەوانەی کە شارەکەی خۆیان خۆشەوێ چەند کەمی کردووە. بزانە ئەوانەی کە کوردستانیان خۆشەوێت چەند کەمی کردووە پێش ڕاپەڕین زیاتر و بەڕێزان. ئەمە بێ بیڵێ بەڕێزان، ئەمە بێ ئیشی لەسەرکەی. تۆ برینێکی بێ دەستخۆیتە سەر برینەکە چارەسەریکەی، نەک درۆ لەگەڵ یەکتری بکەین و وایە وایە خۆی ئێستا من لەم ڕۆژات چی بڵم بەڕێزان؟ بەڵام سلێمانی ئێستا خۆشترە، هیچە بڕوان پێەکە. بەڵام سلێمانی لە جاران تاوانی کەمتر تایە، چێ بڕوان پێەکە بەڕێزان؟ بەڵام خێزانەکانمان زۆر گرێدراون، تاڵەق و لێکجیابوونەوە کەمە، چێ بڕواکە و ئامارەکانی وەزارەتەکانە خۆیان هەڵێن ئاوایە. جا بۆی بەڕێزان ئێمە ئەمە وەکو زەنگێک لەم یادەیە دەیخینە بەر گوێی بەرپرسان. ئەگەر گوێیان لێمان بێ و گوێیان هەبێ، شارەکانی کوردستان هەر هەمووی ئێمە ئەمڕۆ لە یادی شارە حەیاتەکە، شارە جوانەکە، شاری هەڵمەت و قوربانی، شاری ڕۆشنبیر و ئەدیبان، وڵات چی ناوێکی لێ بنی شایەنێتی. بەڵام مرۆڤەکانی ناوی ئەمە وەکو توێکەڵێک وایە بەڕێزان، وەکو سنووقێکی جوان وایە، وەکو خانوویەک وایە دیکۆرێکی جوانی بێ، بەس ناوی مهمە. ناوی مرۆڤەکانمان هیلاکین بەڕێزان، ڕێک نین لەگەڵ یەکە، خەریکە هەمووی دوژمنایەتی یەکتریەکەین. ئێمە هەموو چواردەورمان دوژمنمانە، ئێستا دوژمنی سەرێکی خۆمانی بەڕێزان، لەسەر هیچ ڕێک ناکەوین. ئەبێن پرسیارە بکرێت بۆ، ینی بۆ هەر مرۆڤەکە کورد نییە؟ هەرم شارە جوانەی جاران نییە؟ هەر هەولێرە جوانەکە و دهۆکەکە و کەرکووکەکە و هەڵەبجەکەی جارانی بۆ خەڵکەکەی وایلیاتەوە بەڕێزان. خۆی هەموو شتەکەش مهم خەڵکەکەیە، مرۆڤەکانە. مرۆڤەکانمان هیلاکن بەڕێزان. تەمەنەوەش بۆ چیە گەڕێتەوە؟ هۆکار زۆر زۆرە بەڕێزان. من زۆر جار بە نمونەیە ماڵم لە 1970ەوە ئەگەر گەنجێکی کورد ئێستا 40 ساڵە هەشتا لە دایک بوو بێ، لە شەڕی عێراق و ئێرانە لە دایک بووە، 5 ساڵ لە کوشتن و بڕی نابووە. فرۆید و هاوڵەکانی ئەڵێن 5 ساڵی یەکەم بنەمایە و ئەساسە بۆ شخصیەتی ئینسان. ئەمەم بەستە زمانە هەر لە شەڕ و کوشتارە بوو. هەندێک زانای تر گەشتبینترن لەمان، ئەڵێ ئەگە دوای 5 ساڵان بارودۆخەکە بەرەو باشی ڕۆی هەتوانین قەرەبی و 5 ساڵە ناخۆشەی بۆ بکەینەوە. بەڵام دوای 5 ساڵەکە پریشک و ئاگری شەڕی ئێران زیاتر کوردستانی گرتەوە. کیمیا بارانی هەڵەبجە دەسی پێکرد، ئەنفال دەسی پێکرد، داگیرکردنی کوێت دەسی پێکرد، کۆڕەوەکە دەسی پێکرد، گرانیەکە دەسی پێکرد، شەڕی ناوخۆ دەسی پێکرد، داعش دەسی هەتا ئەم دەقەیە ئێستا داعشیشیان زیین و کردەوە.
ئەم مرۆڤە لەم شارە حیاتە چۆن دەروون دروستە بێ بەڕێزان بە هیچ پێوەرێک چۆن شەڕانی نابێت چۆن شەڕ لەگە سێبەری خۆی ناکە چۆن مدمین نابێت لەسەر مخدرات لەبەرەوە بەڕێزان داواکارین لە حکوومەتی هەرێم لەلایەنی پەیوەندیدارەکان ئەبێ ئیرادەیەکی دڵسۆز هەبێت هەتا ئێستا سڵەم پێ نەکردووە ئەبێ پلان هەبێت بۆ بنیادنانی تاچی کورد بەڕێزان هەرسیە ناوە تاچی کورد قیمە ئەخلاقی جوانەکانیشمان ڕۆژ بە ڕۆژ کاڵە بێتەوە ئەم شارە و شارەکانی دیری کوردستان زان چەند شتی جوانی تیا بوو وڵی هەموو شارەکانی عێراق لە هەفتاکانە بەغیلیان بە هەرێمی کوردستان نەبرد کە چەند پاک بوو لە هەندێک شاری کوردستان دوو لە ڕووی ئێوە دوو لە ڕووی ئێوە دوو لە ڕوویەوە ئەیانگو فڵان گەڕەکێ نازان چێ لە سفرۆشی تیاکرێ ئێستا هەرێمی کوردستان چی لێ هاتووە لەو ناحیەوە چی ترشتی شا ساتۆتە ناومان ێ باشە بۆ ساحب خاوەنەکەی نایەتە دەنگ بەرزانێمە ئەگەر ناو ماڵ بەگاڵتە و توانە باو باپیرانمان ڕەحمەتیان لێبێ دەرگای خۆ تون بگرە سەگی دراوسێ بە دز مەگرە بەڵام ئێمە دەرگامان تون نییە بەڕێزان مرۆڤەکانمان نەخۆشن من هەستەکەم باوکمان خێزان باوک زۆر مهمە بەڕێزان باوک و دایک جاگەی بیتە سەد دەوڵەت باوک چییە باوکەکانمان نەخۆش بن بەڕێزان مناڵەکانی چی دەرەچێت باوکەکانمان زوڵم و ستەمکەن یاسای خێزان پێشێلکەن و یاسای دەوڵەت مناڵەکانمان چی دەرەچێت بەڕێزان زۆر دەمێکە گەر پەیوەندی بێت ئەو ماوەی ماوە بە بۆیان تەرخانەکەین زۆر دەمێکە باو باپیران مێمە ئیسفادەمان لە حکمت و پندەکانی باو باپیران کە خیبرەی سەدان ساڵە وەرنەگرتووە بەگاڵتە و توانە ئەوەی شێت بێبن بۆ هۆمەرمەندان ئەگەر هۆمەرمەندان شێت بێ بۆ کوێبەی مشکیلەکە ئەمەیە بەڕێزان ئەگەر یەکی ئەڵێ شێت ببێبن بە هۆمەرمەندان ئەو عیلاجیکە ئەگەر هۆمەرمەندان خۆی تێکچوو بوو چێ بۆ چی بەری ئێمە بەڕێزان نزان هۆمەرمەندانمان تێکچووە ئێمە پێویستمان بۆی هۆمەرمەندانەکانمان ئاگادارکەینەوە ئەوانە چاکەینەوە تا نەخۆشەکانیان بۆ لابەرین شت زۆر هەیە بەڕێزان بێڵین ئێمە بڕۆ بۆنەیەکی خۆشە بەڵام بۆ نەخۆشەکانمان هەمووی بۆ بە ناخۆش ڕاستە یادێکە بەڵام یادی چیەکەی من بە خێزانەکان چی بڵێم هەمووی گیرفانی بەتاڵە دوو مانگ مەعاشی وەرنەگرتووە چی پێ بڵێم مناڵەکانن هەمووی لە ماڵەوەنەوە بۆ ساڵێکە چێ خوێندن بەهۆیم کۆڕۆنایەوە بە دیلێکشمان بۆ نەدۆزیێت و چیان پێ بڵێم چی بەم هەموو خێزانە بڵم کە کێشەی سەدان کێشەی تەلاق و لێکجابوونەوەیان هەیە کوڕەکانن تووشی مدمین لەسەر مخدرات ئاوا لەسەر دەنگ بەرزکردنەوەی مناڵەکەیان نەکوژن باوکێکی ڕیسپی ناسام لە کۆ دەست پێ بکەیت بەڕێزان ئەمانە لەوانین دێکەسە لێمە ڕەشبینیە ڕەشبینی لە چی بەڕێزان ڕەشبینی ئەمە واقعەکەیە فەرمو ئەوەی ئێمە وتومان ئەگەروانی بڵێ ڕاست نییە بەڵام ئێستاش کات ماوە ئەبێ پلانی بۆ دابنرێ ئەگەر پلان دابنین لەسەر ئاستی خێزان لەسەر ئاستی تاکەکان لەسەر ئاستی کۆمەلگا من دڵنیام تاکی کورد ئەوەندە دڵسۆزە ئەم شارە و شارەکانی ترە و ئینسانی دڵسۆز و پاکیتیا من دڵنیام ئەگەینە ئامانجی خۆمان وردە و دەڕاستیەکەینەوە بەڵام ئایا و ئیرادێ هەیە ڕاستی کاتەوە ئەو جوابەکەی لای ئێوەیە بەڕێزان ماوەی بەرنامەکەمان لێدا کۆتایی هات تا هەڵقەی داهات و تا بەرنامەیەکی تر خودای گەورە پشتیوانی مولای بێ خواتان لەگەڵ